سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕایگشتی و دەزەکانی ڕاگەیاندن یاداشنامەی ناڕەزایی پزیشکانی پارێزگای سلێمانی وەگاشکرایە لای هەمووان و پاش چاوەڕوانێکی زۆر حکوومەتی ناوەندی عێراق موچەی تەواوەتی هەردوو وەزارەتی تەندروستی و پەروەردەی نارد بەڵام حکوومەتی هەرێم جارێکتر سەلماندی کە نیازی چاکردنی موچەی نییە و ڕایگەیاند کە بە شێوازی پاشەکە و دەداوەشکردنی چارەکە موچە بەردەوام دەبێت و جارێکی تر ئەو ڕاستیە دەرکەوت کە حکوومەتی هەرێم زۆر بێباکە بەرامبەر بە ژیان و گوزەرانی فەرمانبەران بەگشتی و پزیشکان و کارمەندانی کەرتی تەندروستی بە تایبەتی ئێمەی پزیشکان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا سەرڕای نەبوون و دواکەوتنی بەردەوامی چارەکە موچە و سەختی گوزەرانی ژیانمان بە شەو ڕۆژ بەردەوام بووین لە خزمەتکردنی هاونیشتیمانیان لە ناوەندە تەندروستیەکاندا بەڵام لەگەڵ سەختتربوونی ژیان و گوزەرانمان ئێمەش بە هیچ جۆرێک ئامادەیمان تێدا نییە لە داوامکردن بەردەوام بین چونکە لە بەرامبەر هەموو ئەرکێکدا ماف هەیە بەڵام ئێمە مافە سەرەتاییەکەمان کە موچەکەمانە لێمان سەنراوەتەوە بۆیە ئێمە وەکو پزیشکانی سنووری پارێزگای سلێمانی لە ڕێگەی ئەم یاداشنامەیەوە هەموو لایەک ئاگادار دەکەینەوە لەم ڕۆوە ڕۆژی 23 2010ەوە بایکۆتی گشتی ڕادەگەێنین و خزمەتگوزاری تەندروستی لەسەر جەمناوەندە تەندروستیەکاندا ڕادەگرین بە شوێنە ئیمرجنسی و کتوپڕەکانیشەوە و تا جێبەجێکردنی داواکاریەکەمان کە بریتیە لە دابشکردنی موچەی تەواوەتی وەزارەتی تەندروستی بەبێ پاشەکەوت و هەموو مانگە لە کاتی خۆیدا بەردەوام دەبین لە بایکۆت و مانگرتن لیژنەی سەرپەرشتاری مانگرتنی پزیشکانی پارێزگای سلێمانی 23 2010